ڕکابەرەکانی هەفتەی پێنجەمی خولی نایبی تۆپی کوردستان درێژەی هەبوو یانی نەورۆزیش لە سەر ئەنجامە خراپەکانی لە یاریگای خۆی بەردەوام بوو بەرامبەر زاخۆ یەکسانبوونی تۆمار کرد. یاریەکانی خولی نایبی کوردستان درێژەی هەیە و یانی نەورۆزیش لەگەڵ بردنەوە لە یاریگای خۆی ئاژ نەبۆتەوە و ئەم جارەش لەگەڵ یانەی زاخۆ یەکسان دەبێت لە یەکێک لە یاریەکانی هەفتەی پێنجەمی خولەکەدا یانی نەورۆز لە یاریگا و لە بەردەم هاندەرانیدا میوانداری زاخۆی کرد. یاریەکە بۆ هەردوو یانە گرنگ بوو چونکە برنەوەی هەر یانەیەکیان زیاتر لە یانەکانی دواوی ڕیزبەندی دووری دەخستەوە. گێم یەکەم یاریزانانی هەردوویانە بەختی خۆیان بە چەندین هێرش تاقی کردەوە بە تایبەتی یاریزانانی نەورۆز، بەڵام پەلەکردن و بەهێزی گۆڵپارێزی یانەی میوان ڕێگر بوو لە سەرجەم هێرشەکان و بەبێ گۆڵیش گێمی یەکەم کۆتایی هات. گێمی دووەم لە کەشێکی باراناویدا دەستی پێکردەوە هەرچەندە ڕاهێنەری هەردوویانە چەندین گۆڕانکاریان ئەنجامدا بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام جارێکی تر یاریەکە لەم گێمەشدا گۆڵی بەخۆیەوە نەبینی و بەبێ گۆڵ و بەخاڵێک هەردوو یانە یاریگەیان جێهێشت. ڕاستەیەمەوە سێم یاریمان لە یاریگای خۆمانە کە تووشی یەکسانیە بین خاڵ لە دەزەدەین. ئەتوان بڵێم ئێمە پلانی خۆماندا ڕچۆ لە یاریەکانە، بەڵام ناتوانین لە یاریەکانە ناتوان بە باشی ئەنجامی بن. ئەمە ژیاریە لە تۆپی پێ هەموو ئەنجامی قوبوڵە، بەڵام ئەوەی کە ئەوەیە کە ناخۆشە لەناو یاریگای خۆمانایە و ئەوە جێداخە بەڕاستی. بەڵێ بێگومان ئێمە ئەو پلانانی کە لە تەمرینە و ڕاهێنانەیە کە ئەیکەین لەگەڵ یاریزانەکانە هەمان کاردانەوە بڵێن پلانمان هەیە بۆ ناو یاریەکان ئێمە لە تەمرینەکانە ئەویان پێکەین کە لە یاریەکە داوایان لێکەین، بەڵام ڕەنگە هەنێ یاری بێتەوەی ئەوەی کە نەتوانن جێبەجێ بکەن. بەڵێ لە ڕاستیە ئەوە ئەکوێتەوە سەر ئیدارەی یانە چی بڕیارێ با لەسەرەوەی کە ئێمە ئەنجامەکەمان ئاوایە، بەڵام ئەوەی کە ئێمە داوایەکەین لە یاریزانەکان بەڕاستی پێیان نەڵێن هەم کەم تەرخەمیش لە ئێمە هەیە ڕەنگە لە یاریزانەکانیش بێگومان پێیان خۆشە کە ئەو یاریان لە ناو یاریگای خۆمانە خاڵ لە دەستێن و دڵی ئەو هاندەرانەش خۆشکەن. الحەمدلله کو مرۆڤ هاتوین بۆ سێ خاڵە بەس خاڵێک سپاس بۆ خودێ خاڵێک و نافعەت و جەمالی یانە نەورۆزدا کو خاڵێک هەرا گرنگە بۆ یانە زاخۆش کو نەوەک هەر ساڵ بەهێز هاتە گۆڕەپانێدا چکی قەیرانە دارایی گەلێک تأثیر لیانێ کرا. بەس سپاس بۆ خودێ کو وان گەنجاشیان خاڵێک بدەستخوابینن نافعەت و جەمالی یانە نەورۆز زاخۆ دێشێتن حتا یەکیش شەشێ هەفتێ ڕاوەستت. بۆ بەرامبەربوونە یانەی نەورۆز بووە خاوەنی 6 خاڵ و لە پلەی دێمی ڕیزبەندیدایە و یانەی زاخۆش بە 4 خاڵ خۆی لە پلەی 11می ڕیزبەندیدا دەبینێتەوە. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلەیمانی.